گەرم و گەشترین سڵاوەکانتان پێشکەش بینەرانی ئازیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی دووشەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. کۆبوونەوەی خاننشینکراوانی تامینیجتماعی لە کرماشان و چەند شاری ئێران. دەست بەسەرکردنی ئومید حامیدی لە شاری کامیاران. ناڕوونی چارەنووسی دوو هاوڵاتی دەست بەسەرکراو لە شاری سەقز. هێرشی تیرۆریستانی سوڵتان موراد بۆ سەر باشووری منبج. کۆبوونەوەی خاننشینکراوانی فولاد لە ئەهواز و ئیسفەهان. مانگرتنی خوێندکاران لە زانکۆی بەهەشتی تاران. و لە سێدارەدانی 5 بەنجکراو لە زیندانەکانی زەنجان، تەورێز و ئیسفەهان. کۆبوونەوەی خاننشینکراوانی تامینیجتماعی لە کرماشان و چەند شاری ئێران. ڕۆژی یەکشەممە 18 سەرماوەزی 1403 هەتاوی خاننشینکراوانی تامینیجتماعی لە شارەکانی کرماشان، شوش و ئەهواز بەپێ ڕەواڵی هەر هەفتە دشت بە دۆخی خراپی پیشەیی و مەعیشەتی کۆبوونەوە. خاننشینکراوانی مخابرات لە کۆبوونەوەکانیاندا خوازیاری چوونەسەرەوەی ئاستی حەقدەست، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە، هاوسانسازی حەقدەست، پێدانی مەزایە دواخراوەکان و چاکسازی لە ژیان و مەعیشەتیان بوون. دەست بەسەرکردنی ئومید حامیدی لە شاری کامیاران. ڕۆژی شەممە 17 سەرماوەزی 1403 هەتاوی ئومید حامیدی موعەلمی دەبیرستانی شاهید لە شاری کامیاران لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار ڕاگوێزرا. بەپێ زانیاریەکان هێزە ئەمنیەتیەکانی ڕژیم ئومید حامیدیان لە شوێنی کارەکەی بەسبەی بەڵگەی قەزایی دەست بەسەر کردووە. مەئمورانی حکوومەت هەروەها هێرشیان بردووەتە سەر ماڵی ئەو موعەلمە و وێڕای پشکنینی ماڵەکەی دەستیان بەسەر هەندێک لە کەلوپەلە شەخسیەکانیدا گرتووە. ناڕوونی چارەنووسی دوو هاوڵاتی دەست بەسەرکراو لە شاری سەقز. ماوەی یەک هەفتەیە کە دوو هاوڵاتی خەڵکی گوندی مەولاناوای سەقز بە ناوەکانی هیوا فەیزی و حسەین فیروزی لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر کراون و چارەنووسیان بە ناڕوونی ماوەتەوە. ڕۆژی دووشەممە 12 سەرماوەزی ساڵی 1403 هەتاوی هێزە ئەمنیەتیەکانی ڕژیم هێرشیان کردە سەر گوندی مەولاناوای سەقز و بەبێ بەڵگەی قەزایی دوو هاوڵاتیان بە ناوەکانی حسەین فیروزی و هیوا دەست بەسەر کرد. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ هێزەکانی حکوومەت لە کاتی ڕفاندنی ئەو دوو هاوڵاتیە توندوتیژیان نواندووە و بە دوواداچوونی بنەماڵەکانیان تا بە ئەمڕۆ بێئاکام بووە. تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە هیچ زانیاریەک لەسەر هۆکاری دەست بەسەرکران و شوێنی ڕاگیرانیان لە بەردەستانیە. هێرشی تیرۆریستانی سوڵتان موراد بۆ سەر باشووری منبج. ڕۆژی یەکشەممە 18 سەرماوەزی 1403 هەتاوی تیرۆریستانی گروپی سوڵتان مورادی سەربەدەوڵەتی تورکیا هێرشیان کردە سەر گەڕەکەکانی باشووری منبج و لەگەڵ شەڕوانانی سووریای دموکراتیک بە شەڕ هاتن. بە وتەی هێزەکانی سووریای دموکراتیک فڕۆکە بێفڕۆکەوانەکانی دەوڵەتی تورک گوندەکانی دەوروبەری تەلتەمەر و منبجی بە چڕی بردومان کردووە و یارمەتی تیرۆریستانی سوڵتان مورادی داوە بۆ ئەوەی لە باشووری شاری منبجەوە دزە بکەن، بەڵام کەوتونەتە بۆسەی شەڕوانان و چەندین کەسیان کوژران و بریندار بوون. دەنگۆی ئەوە هەیە کە سەرۆکی ئەو گروپە بە ناوی عەبوو عەمشا لەلایەن شەڕوانانەوە دەست بەسەر کراوە. هەرچەند هێشتا پشتڕاست نەکراوەتەوە، بەڵام ئەو تیرۆریستە دەستی لە ڕفاندنی کچان و ژنانی کورد و دەستڕێژیکردنە سەریان بووە. لە ناوچەی دەیرە زور هەروەها کاروانێکی تیرۆریستان کە بەنیاز بوون هێرش بکەنە سەر شەڕوانانی سووریای دموکراتیک لەلایەن فڕۆکەکانی ئەمریکاوە کراونەتە ئامانج و هەموویان لەناوبراون. کۆبوونەوەی خاننشینکراوانی فولاد لە ئەهواز و ئیسفەهان. ڕۆژی یەکشەممە 18 سەرماوەز خاننشینکراوانی سەنعەتی فولاد لە شارەکانی ئەهواز و ئیسفەهان بۆ جارێکی دیکە لە ناڕەزایەتی بەجێبەجێ نەکردنی داخوازیەکانیان کۆبوونەوە. خاننشینکراوانی فولاد لە کۆبوونەوەکانیاندا خوازیاری زیادکردنی حەقدەست بەپێ ڕێژەی هەڵاوسان، هاوسانسازی حەقدەست، دابینکردنی بیمەی تەکمیلی،
گەڕانەوەی سربەخۆیی بە سندوقی خانشینی کرێکارانی سەنعەتی فولاد و هەڵوەشاندنەوەی بڕیاری دەوڵەت بۆ تێکەڵکردنی سندوقەکانی خانەنشینی بوون. مانگرتنی خوێندکاران لە زانکۆی بەهەشتی تاران. ڕۆژی یەکشەممە 18 سەرماوەز خوێندکارانی زانکۆی بەهەشتی تاران بۆ دووهەمین ڕۆژی بەردەوام لە ناوەندی زانکۆمانیان گرت و ناڕەزایەتی خۆیان لە ئاست نەبوونی ئیمکاناتی ڕفاهی نیشاندا. بەپێی راپۆرتەکان خوێندکارانی زانکۆی بەهەشتی لە ئاست دزەکردنی گاز لە خابگای کچان و ژاراوی بوونی 44 خوێندکار ناڕازین و داوای دەست لە کارکێشانەوەی سەرۆکی زانکۆیان کرد. خوێندکارانی ناڕازی دروشمی دانیشتوو ڕۆژی ناوێت ڕفا و ئەمنیەتی دەوێتیان بەرز کردەوە و خوازیاری جێبەجێکردنی خاستەکانیان بوون. لە سێدارەدانی 5 بانجکراو لە زیندانەکانی زەنجان، تەورێز و ئیسفەهان. لە ڕۆژانی ڕابردوودا 5 بانجکراو لە زیندانەکانی زەنجان، ئیسفەهان و تەورێز بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر و کوشتنی بە ئەنقەست لە سێدارە دراون. بەپێی راپۆرتی کانونی مافی مرۆڤی ئێران، 4 بەنجکراو بە ناوەکانی ئەشکان فەتحی تەمەن 21 ساڵ، ئامینە عەلیپور تەمەن 37 ساڵ، خەلیل حەسەنزادە تەمەن 33 ساڵ و عەبدوڵڵا پەناهی تەمەن 61 ساڵ بە تۆمەتی کوشتنی بە ئەنقەست لە بەندینەخانەکانی ئیسفەهان، زەنجان و تەورێز لە سێدارە دراون. هەروەها بەنجکراوێکی دیکە بە ناوی ڕەسوول ئیبراهیمی کە 3 ساڵ لەمەوبەر بە تۆمەتی پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان دەست بەسەر کرابوو لە بەندیخانەی ئیسفەهان ئیعدام کراوە. سەپاندنی سزای زیندان بەسەر 2 چالاکی مەدەنی لە تاران. حکمی 6 ساڵ زیندانی ئاتنا فەرەغدانی، چالاکی مەدەنی و کارتۆنیست لەلایەن دادگای پێداچوونەوەی تاران بۆ 8 مانگ کەم کراوە و 1 ساڵ زیندان بەسەر سەید مهدی کەریمی فارسی پارێزەری دادگۆستەریدا سەپاوە. بەپێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ، ئاتنا فەرەغدانی لە دوایین کۆبوونەوەی دادگای پێداچوونەوەدا لە تۆمەتی بێڕێزی بە پیرۆزیەکانی ئیسلام بێتاوان ناسرا و بە بیانووی کێشانی وێنەی کاریکاتۆرێک سەبارەت بە کێشەی جیاوازی چینایەتی بە 8 مانگ زیندان مەحکوم کراوە. لە لایەکی دیکەوە دادگای ئینقلابی تاران سەید مهدی کەریمی فارسی پارێزەری دادگۆستەری خەڵکی ئەو شارەی بە تۆمەتی تەبلیغ دژی نیزام بە 1 ساڵ زیندان مەحکوم کردووە. کەمخۆراکی 8% منداڵانی ژێر 12 ساڵ لە ئێران. جێگری وەزارەتی بێهداشت و دەرمانی کۆماری ئیسلامی ڕایگەیاند 8% منداڵانی ئێرانی تەمەنژێر 12 ساڵ بەهۆی کێشەی ئابووری تووشی کەمخۆراکی بوون. عەلیڕەزا ڕەئیسی جێگری وەزیری بێهداشت هۆکاری کەمخۆراکی بۆ قەیرانی ئابووری و هەژاری بنەماڵەکان گەڕاندەوە و جەختی لەسەر چاکسازی لە سیستەمی پەروەردە و دۆخی ئابووری بنەماڵەکان کردەوە. پێشتریش بەرپرسانی ڕژیم باسییان لە کەمخۆراکی 30% منداڵانی پارێزگای سیستان و بەلوچستانیان کردبوو. بەڵام ڕژیمی جەنایەتکاری ئیسلامی هیچ هەنگاوێکی بۆ چارەسەرکردنی کێشەی خەڵک هەڵنەگرتووە. چوونەسەرەوەی نرخی دولاری ئەمریکی لە بازاڕەکانی ئێران. هاوکات لەگەڵ ڕوخانی حکوومەتی بەشار ئەسەد لە سووریا، نرخی دولاری ئەمریکی لە بازاڕەکانی ئێران بۆ نزیک 73,000 تمەن هەڵکشا. تا کاتی نیوەڕۆی یەکشەممە هەر دۆلاریکی ئەمریکا بە 72,000 تمەن مامەڵەی پێوەکراوە و دوانیوەڕۆی یەکشەممە نرخەکەی سنووری 72,000 تمەنی تێپەڕاندووە. هەروەها هەر دراوی یورۆ بە 76,300 تمەن مامەڵەی پێوکراوە و هەر پۆندێکی بەریتانیا 91,940 تمەن تۆمار کراوە. و دوایین هەواڵمان سەبارەتە بە هەبوونی هەزاران قوتابخانەی نائامن لە ئێران. وەزیری ئاموزش و پەروەرشی ڕژیم لە لێدوانێکدا ڕایگەیاند 1003 قوتابخانەی کانێکسی و 1200 قوتابخانەی بەردین لە ئێران بوونیان هەیە. بە وتەی وەزیری ئاموزش و پەروەرشی ڕژیم، زۆربەی ئەو قوتابخانانە لە ناوچە پەراویزنشین و بێبەشەکان هەڵکەوتون و قوتابخانەی 1200 گوند لە بەرد و بە شێوەیەکی نائامن ساز کراوە کە لە ئەگەری ڕووداوێکی نەخوازراوەوە گیانی قوتابیان دەکەوێتە مەترسیەوە. بینەرانی عەزیز و خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەش کرا
کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.